ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باس لە بازاری چەک لە هەرێمی کوردستان دەکەین بەو پێی کە هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان چەندین بڕیاری داوە سەبارەت بە ڕێکخستنی مامەڵەکردن بە چەک بەڵام دیاردەی چەک و چەکداری لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستاش درێژەی هەیە. ڕاستە لە زۆربەی وڵاتانی دنیا دیاردەی چەک فرۆشتن دیاردەیەکی ئاساییە، بەڵام ئایا لە هەرێمی کوردستان ئەو ڕێو شوێنە گیراوەتە بەر ئەو چەکانی کە دێنە هەرێمی کوردستان لە چ شوێنێکەوە دێنە هەرێمی کوردستان؟ ئەوانەی چەک دەفرۆشن چ کەسێکن کە چەک بە خەڵک دەفرۆشن؟ ئەوانەشی کە کڕیارن چێنە ئەوانەی پێویستیان بە چەکە و چەک دەکڕن؟ لەگەڵ ئێمە قاچاقچی لێرە لە خوسیلای دەکردن دەفرۆژین ژێوێ ژیانمان ئەو ملەتە تقریبان ڕەنگە حتا 200 حایلێ لەسەر ئەو ئێرە ئیش دەکات لە ژیانی خۆی بەڕێدەوە. لەمێژە ئەو کارە دەکەی؟ تقریبان ئەرێوەلاوتێ 20 سال زیاترە ئەمەڵەوە ئیشی معاملەی سلاحێک. باشە شوێنتان گونجاوە؟ ناوەلای هاتوونەتە ناو ئەو کەندەرانەی ئەو شوێنە شوێنمان نەگونجاوە پێمان خۆشە داوا لە حکوومەتی هەرێمەکەین جێشی گونجامان لۆدانێ وشی حالم جێشی نێزیبی و ئەمن و ئاسایشین لە ناوە بە خۆشمان هەر چاودێرین ناو ئێرە ئەمن و ئاسایش پارێزین. ئەو چەکانە لە چێدێ؟ وڵ ئەو چەکانە برێم لە چێدێ لە بەغدایە دێ لێرە ئەستەوین دەرێ لە هەموو جیان برێم بە زیاتر لە وڵاتانی دراوسێ لە دراوسێش لە تورکیای دێ لە هەموو تێش لە تورکیاش دێ لە هەموو دنیا چەک هەیە لە تورکیا ینی چەکی تورکیا لێرە نییە ناق نییە ئێستا نییە بەس لە سووریە دێ لە ئیرانە دێ. باشە من ئەگەر بمەوێ 100 دانە لەو چەکەم بوێ هەیە 100 دان هزاریشت بوێ هەیە ڕاستە؟ هزارت بوێ هەیە 1000 دانە 1000 دانە بوێ ئێستا موجودە. باش چێن ئەوانەی چەک دەکەن؟ خدای ئەوانەی دەکڕێن زیاتر ئاسایشە پێشمەرگەیە شورتەیە بەڵام ئەوان ئەی بۆ خۆیان چەکی پێن حکوومەت پێیان دەدەن خۆی پێیان دەدات زاروێ دەبینی کابراایە مەقسەد سیلاحی سینی وەردەگری لاوەی دێنی مەقسەد لە خۆی دەگۆڕی شەشی جوانتر یان مەقسەد لەوانەیان لەو ئێم 16دانە دەکڕی ئەویان دەمانچەی کلۆکە ئەوە ساری چەندە؟ ئەوە ساری ئێستاوە نیوداشە دەوری 90 وەرەقەیە. لە چێ چەکەکان دێ؟ زیاتر ئەوانەی ئێستا ئەو کلۆکانە ئەوەی لە مووسێ زیاتر هات کە داعش داخلی مووسێ بوو هێزی عراقی سوختی کرد ئەو کلۆکە زیاتر زۆر بوو. باشە ئەو چەکانەی لە دەستی داعش بوو لە لای ئێوە هەیە؟ تقریبا ئەو کلۆکانە هەوە. إيران ذات حشد شعبي. إيران حشد الشعبي بحر ماشي دفروشي. بس حشد الشعبي قول لك وحشوك بنو $100 مو الآن $6 لبلوي إيران ذات حشد الشعبي. حشد الشعبي لو سنو لنا دفروشي وقت وكري. دکتۆر ئێوە چۆن مامەڵە لەگەڵ بازاڕی چەک فرۆشان دەکەن؟ لە کوردستان کڕین و فرۆشتن و هەڵگرتنی چەک قەدەغەیە ئەوانەی کە هەڵدەگرن تەنها بۆ ئەو کەسانەیە کە پۆلیسن ئاسایشن پێشمەرگەن ئەوانە کە لە هێزەکانی ئاسایشی ناوەخۆ لە هێزەکانی بەرگری نیشتیمان حەقیان هەیە کە چەکیان هەبی چەک هەڵبگرن ئەوانش لە شوێنی ئەرک و واجبی خۆیان و بەدەر لەوانە هیچ کەسێک حەقی نییە چەک هەڵبگریتن و وەکردن فرۆشتن بە چەک بکاتن ئەوە لە ڕووی یاسایی قەدەغەیە. بەڵام ئەو دیاردەیە هەیە ئەوە وەکو دیاردەیەک هەیە بەڕاستی ئەمە نابی بشارینەوە کە هەرێمی کوردستان بە شێوێکی عام ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بووە لە ڕوبەڕووی داعش بووە ڕێکخراوی ئەرهابی داعش و بە هەروەها ئەو مەشاکلانەی پاش 16 ئۆکتۆبەر ئەوە ئەوەی کرد کە خەڵکێکی زۆر وەکو خۆبەخش بەستە جەبهەکان ئەوانش هەموو چەکیان هەبوو چەکیان دەکڕی و چەکیان دەفرۆشت لەسەر لە ئەوانە یعنی بەگشتی لە دوای ڕاپەڕین هەتا ئێستاکە لە کوردستان ئستقرارەشی بەو شێوەی نەبووە کە بە تەواوەتی ئەتوو یاسای چەک
جێبەجێ بکەی و ڕێگە بە نەدرێتن تەنها ئەو کەسانێک کە حەقیان هەیە سەگ هەڵ بگرن ئەوانە سەگ هەڵ بگرن. باشە دکتۆر ببوورە سەبارەت بە بازاری چەک فڕۆشان لە هەولێر بەڵێ لەژێر سەرپەرشتی ئێوەیە چاودێری ئێوەیە یاخود بازارێکی ئازادە هەر کەسێک بۆ هەیە کڕین و فرۆشتن ئەوەی بازاری چەک لە هەولێر و لە شارەکانی تریژ هەموو شارەکان هەیە گەورەترین بازار ڕەنگە لە شوێنشکە هەبیجگە لە هەولێر کە چەشی گەورە بەزان من فۆکسم لەسەر هەولێرە بۆ پێی ئێوە بەرپرسیە ئەو شار ئەوەی هەولێر ئێستا بەڵێ بازارێک دروست بووە لە شوێنێکی چۆلایی دوور لە شاری هەولێر ئەوە ئێمە دوور بە دوور متابعێشی دەکەین ڕاقەبەی دەکەین بەڵام وەکو شێوەیەش ڕاستەوخۆ کە کارمەندانی ئاساییجا خەڵکێکی چاودێر لێبدانین ئەومان نیە شەرعەتمان نەدایە بە ئەوەی کە ئەو بازار بتە بازارێکی ڕسمی ئەوەش بوو لە پاش ئەوەی پێشتر لە بازار ئێمە ئاسایشمان هەبوو بەڵام لە دوای ئەوەی کە ئەو شتە بە تەواوەتی مەمنوع کرا ئێمە بازارەکەمان تێکدا و ئەو بازارەکە تەنها و شار و سندوقی سیاران و لەو گەڕک لەوە گەڕک و هەندێک جار دەبوو هەوەی ئەوەی کە تەقا بکرێ بۆ تاکردنەوەی چەک ناو شار ینی پەرتەوازەیەکی زیاتر پەرتەوازە بوو ئەو جارەی کەمێک ڕێگادرا یاخود چاوپۆشیمان کرد کە لە شوێنێک لە دووری شاری هەولێر لە شوێنێکی کەنداییە دۆڵێکە لەوێ کۆ دەبنەوە و چەکان کردنی فرۆشتن و مامەڵی پێ دەکرێت دەزانن چێن ئەوانە ئەما دەزانین ئەو کەسانێک کە لەوێ چەک دەفرۆشن چێنە و چەک دەکردن چێنە بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ کارمەندانی ئاسایشۆن لێودان نایە لە بە سەرپەرشتی ڕاستەخۆی ئێمەنێ بەڵام دوور بە دوور لە ڕێگای دیکە ئێمە زانیاریمان هەیە لە باش دکتۆر ئێوە ڕاستەوخۆ لەگەڵ تاوانباران تەنانەت لەگەڵ خەڵکانێک کە ینی خەڵکانێکن دەخوازن ئاسایشی هەرێمی کوردستان تێک بدەن پێتان وایە بوونی بازارێکی لەم جۆرە خزمەت بە ئاسایشی هەرێمی کوردستان دەگەینێ یاخود زیانی زیاتر خۆی هەرگرتنی چەک تەبعاً زیانی زیاتر لە سوی سوودێکی نییە چەک تەنها بۆ ئەو کەسانەیە کە بە ئەرچی فەرمی دەبێت چەک هەڵگرن کە خەڵکێک کە چاوپۆشی هەبیتن یاخود لەبەر هەر بارودۆخێکی هەر بارودۆخێک بیتن کە خەڵک بتوانێت چەک بکڕێت چەک بفرۆشی ئەکید بازار دروست دەبی ئەو چەکە لە چێ دەکرێت لە چێ دەیفرۆشتەوە ئەگەر ئەتوو بە شێوەیەشی گشتی لێ نەگەڕێ هیچ بازارەکە بیتن ئەو کاتە بازارەکان دەکەوتە ناو سندوقی سیاران دەکەوتە ناو ماڵان تەنها دەبی ئەتوو هەڵگرتنی چەک بە تەواوەتی قەدەغە بکەی ئەو زە دەتوانی بازارەکەی بە تەواوەتی قەدەغەکەوایە لە ئێستا قەدەغەکردی زەحمەتە ئەگەر قەدەغەی بکەی بە تەواوەتی لەو شوێنانە قەدەغەی بکەی ئەو کاتە دەکەوتە ناو شارەکان ڕۆژانە گیرروگرفتی زیاتر دروست دەبیتن ڕەنگە چەکەک دەکڕی هەل ناو شار لە گەڕەشێک لە ساحەیەک گۆڕەپانێک لەوێ دەسی تاقی دەکاتەوە باشە زۆربەی جار ئەو کەسانی هاوڵاتی کە چەک دەکڕێ زۆر جاریانی هاوڵاتی دەڵێ من بۆ پاراستی ماڵ و منداڵم سامانی خۆمە بەڵام ئەوەی کە ئێستا مامەڵە دەکرێن نەو بازاری چەک زۆر جار دەگوترێت چەکی سوک نییە چەکی قورسیش مامەڵە دەکرێت ئێوە ئاگاداری جۆری چەکەکانە ئەوەی لەو بازارێک کە زەناوت باست کرد کە هەیە و حالەتە واقعە لەوێت چەکی قورس بە هیچ شێوەیەشی مامەڵی پێ ناکرێت تەنها چەکی سوکە لە شاری هەولێر لە شاری ڕەنگە شوێنێت کە هەبیتن کە چەکی قورسیش وڵات لە هەرێمی کوردستان هەیە مامەڵی پێ دەکرێت پێویستە لەسەر حکومەت کە ئیجازەی چەک دەداتن بە خەڵک و هەروەها بازارێکی تەرخان بکاتن بۆ ئەوەی چەکەی لێ بکڕی و چەکەی لێ بفرۆشتەوە کەوای بازارێکی تایبەت لەژێر سەرپەرشتی حکوومەت ئەو کاتە بازارێک دەبی لەژێر سەرپەرشتی حکوومەت ئەو کەسی چەک دەکرێت ئەو چەک دەفرۆشی ناوی تۆمار دەکرێت تەنها لەسەر ئەو کەسانە دەبیتن کە ئیجازەی مۆڵەتیان هەیە ئینجا ئەو چەکە بۆ واقعی ئێستای کوردستان ئەوە دەگونجێ لە کاتێکدا ئێمە جێبستی ئەوە دەبین لە دەرەوەی شارە گەورەکان لە هەندێک قەزا و ناحیە بازاری باشی چەکێ ئەگەر حکومت ڕێگا بداتن لە چەند سنتەرێک چەند شوێنێک لە بن سەرپەرشتی ئاسایش و دەستگا پەیوەنددارەکان کردن و فرۆشتنی چەک هەبی ئەو کاتە ئەو بازارانەش دروست نابن چکە چەکی گەورە تەنها ئەو چەکانە لە ناو یەکەکانی سەربازیدا هەبن پێویست ناکات دۆشکا یان بیکێسی یان چەکی گەورەتر لەو بازارانە بفرۆشتن بەڵام ئێستا لە عێراق بەعام لە هەموو شارەکانی عێراق ئەو بازارانە بوونی هەیە و ئەو چەکانە ڕەنگە لە شارەکانی دەکڕێن بۆ ئێرە دێن لێرە دەکڕێ بۆ شوێنەکانی تر دەبن لەو بینی کۆمەڵەکانی تر شوێنەر ینی زیێدەتر یعنی ئەتوو دەبی عێراق وەگرە وەکو هەموو پارێزگاکان وەکو هەموو پارێزگاکان بە هەرێمی کوردستان و پارێزگاکتری عێراق
ئەگەر نرخی مەسەلەن لۆ منە دەمانسا لە یەک لە شارەکانی عراق زیاد کە ئەو بازرگان کۆمەڵک بازرگان دروست بووە دێن لێرە دەکڕن بۆ ئێوە دەبن وهروها ئەگە بەعکسەوە لەوێ هەرزامی لێرە سعرەکەی زیاتر بی ئەو کاتە دەسن لەوێ دەکڕن و لێرە دەیفرۆشن. باشە گەورەترین بازاری چەک لە کوردستان زانیاریتان هەیە کە لە چ شوێنێک؟ بەڵێ چ شوێن؟ لەو مەتیقەی ڕانیا و خەڵات زە و لەوانە بازار هەیە بە چەکی گەورە دۆشکە 106 RPG هەموو لە چێوە دێوچەکان؟ ئەو چەکانە بەشێکی زۆر لە عێراق هێزی میلیشیات هەیە ئەو میلیشیاتانە مەسەلەن کە شەڕێک دەکەن لە لای خۆیان دەنووسێ دوو دۆشکەم توستا شکا چیلی هات لە بنەوە ئەوە دەفرۆشتە دەکەوتەوە بازار. بوونی بازارێکی زۆری چەک فرۆشتن لە کوردستان ئێوە چۆنی دەبینە؟ بوونی بازاری چەک و فرۆشتنی چەک و تەقەمەنی بەو بەڕەڵایە بەبێ چاودێری لایەنە سیاسی و بە تایبەتی ئاسایش یەکشت ئەگەیێنێ کەوا یاسا سەروەر نییە کەوا ئەم خەلکانە متمانەیان نییە بەهێز و لایەنە سیاسیەکان و ئەوانەی کە بەرپرسن لە پاراستنی ژیانی مرۆڤ بۆ ئەوەی ئەوان بەرپرسن بۆ ئەوەی سەقامگیری لەبەر ئەوە هەریەکە بە دوای ئەوە دەگرێتن چەکی هەبیتن لە ماڵەوە بۆ پاراستنی خۆی. بەڵام ئەوەی کە من دەمەوێت بە بزانم بەو پێی کە تۆ گەشتێکرد کردو بە نێو بازاری چەکان لە چ شوێنێک زیێدەتر دەکڕێ و دەفرۆشێ؟ من ناڵێم لە چی شوێن و لە چی شوێنزی بێت ئەڵێم هەیە یەک چەک لە دوکانێک دابڕابی بۆ فرۆشتن تۆ ئەمە حالەتە یەک بی 5 بی 1000 بی 10,000 بی لای من وەکو یەکە مادام ئەمە پیشێلکردنی یاسایە مادام ئەم چەکە دەفرۆشرێ و بە ڕوونی و بە ئەشکرای ئێوە بە هیچ شێوەیەک کڕین و فرۆشتن جگەلەوە من شتێشتت پێڵم فەرمو لە سایتەکان و لە فێسبوک خەلکانێک چەکیان هەیە ڕسمەکەی دەگرن و ڕسمیشی دادنێن و بڵاوی ئەکەنە وەکو ڕێکلام ئەو چەکەمان هەیە بۆ فرۆشتن ئەی باشە کوا حکوان وە کابرا بە ناوی ئەشکرای خۆی و بە ڕسمی خۆشی لە ناو فێسبوک باشە بۆ نایەتە گرتن باش بەڵام حکوومەت دەڵێ ینی کۆنتترۆلکردنی کڕین و فرۆشتن مامەڵەی چەک شتێکی زەحمەتە لەبەر ئەوەی کوردستان بە کۆمەڵی قۆناختێ پەڕیوە شەڕی داعشە چەندین حالەتی ئەمنی ڕوویداوە بۆی ناچانن خەڵک چەکی هەبێت لە ماڵ بۆ بەرگری مقنەیامە گێبگرە لە من ئێمە وەکو هەرێمی کوردستان خەلکانێک دانیشتوانێک زوڵم لێکراوین و هەتا ئێستا لە دەورەتی ئیقلیمی لە ناحەزان لە حکوومەتی عێراقی دوا بە دواییەک خەڵکی کوردستان مافی خۆی بوو کەوا شۆڕشک بکاتن بۆ بەدواداچوون و بۆ چەسپاندنی مافەکانی و ئازادی خۆی و مەجبوریش بوو بۆ ئەوەی کەوا چەکی هەبیتن لە هەموو دنیا کارمەندی حکومی چی پۆلیس چی ئاسایش چی ئەوانی تر بۆیان هەیە چەکدار بن لەبەر ئەمەی ئێمە وەزعی ئێمە هەتا ئێستا مستەقڕ نییە بەڵام خۆ ئەم کابرایە کاتێک پاش دەوام باشە بۆ چەکەکەی خۆی لە ماڵەوە بباتە لەگەڵ خۆی بۆ لە ناو سنتەری پۆلیس لە ناو دەستگایەکەی خۆی مەسجەبک نەبیتن ئەو پۆلیس ئەم چەکە لەوێ دابدرێ زۆر حالەت لای ئێمە دکیومنت کرایە ئافرەت یان کچ خۆی کشتووە و چەکەکە چەکی باوکی یان چەکی دایکی بوو یان برایەکەی بۆ کە پێشمەرگەیە یان کە پۆلیسە یان کە ئەساییشە چەکەکە لە ماڵەوەیە لە حالەتیشە کە چەکەکەی وەرگتووە خۆ پێی کشتووە ئەگەر ئەم چەکە لە ماڵەوە نەبی خۆی پێ ناکوژی کەواتە بوونی چەک و بەڕەڵابوونی ئەم چەکە ئامرازێکە بۆ زیادبوونی ڕێژەی تاوان کەواتە لێرە حکوومەت بەرپرسە مڵێ حکوومەت ناتوانێت چۆن حکوومەت ناتوانێت حکوومەت بەدەسەڵاتە ناتوانێت ئێستا ماڵ مەباڵ پشکنین بکاتن چ لە شوێنێک لە چی ماڵک هەیە چەکەکە بێتە هەڵگرتن بەڵام خۆ دەتوانی کاکە نەیەلی چەکداری دیاردەی چەکداری لە ناو بازارەکە خۆ دەیەتوانی ئەوانەی کە ئەو خەلکانەی لە بۆنە کۆمەڵایەتی و ئەوانە کە چەک بەکاردەینن لە بۆ خۆشی بێنە گرتن و چەکەوە بوونی چەک لە ماڵان ئەوەندەی بۆتە هۆکاری خۆکوشتن و کوشتنەوە و تاوان بەرگری نەک ئەوەندە بوونی ئەو چەکە هۆکارێکی ڕئیسیە چونکە حالەتە کە کچێک ئێستا کوشتنی ئافرەت بە چییە؟ زۆربەی جار چەکە یعنی زۆر جار ئێمە جێبستی ئەوە دەبین خەڵکی ئاسایی
مامەڵە بەو کڕین و فرۆشتنە ناکات لەسەرەوەی ینی خەڵکی ئاسایش تەنانەت هەندێک دەڵێن بەرپرسی شەبووە لە هەروەکو بازاری مادە هۆشبەرەکان کە ناتوانی کابرای ئاسایی کابرای سادە مامەڵەی پێ بکاتن ئەگەر پشتی نەبی لە هەندە لایەن بۆ تێپەڕاندنی لە سنوور و هێنانی ژوور و وەفرۆشتنی چەکیش هەمان دیاردەیە بەرپرسان هەنێک من نازانم بەرپرسان چێنە چێنێ من ئەوەندە پێڵێن کابرای سادە کابرای فەقیر ناتوانی ئەم چەکە بفرۆشی ئەگەر هێزێک لایەنە کابرایەک دەسەڵاتدارێک لە پشتی نێتن کەوا دایپۆشی. سەبارەت بە جۆری ئەو چەکانەی کە لە نێو بازاری چەکفرۆشان مامەڵەی پێوە دەکرێت و شوێنی هاتنی ئەو چەکانە بە شێوەک دێتە هەرێمی کوردستان ئایا لە ڕێگەی سنوورەکانەوە دێن یان لە ڕێگەی فڕۆکەوە دێن کە بەرپرسان باز دەوە دەکەن تەنانەت ئەوانەی مامەڵی بە چەکیش دەکەن باسییان لەوە کرد کە بەشێک لەو چەکانی دێنە هەرێمی کوردستان لە ڕێگای فڕۆکە و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەرێمی کوردستانەوە دەگەنە ئەم چەکانە بابزانین ئەمانە یاساین وەزارەتی ناوخۆ چەندە ئاگاداری ئەم پرسێ لەگەڵ. کۆمەڵێک بازار هەیە کە پێی دەگوتێت بازاری چەک فرۆشتن پێتان وایە حاڵەتێکی ئاساییە؟ تایبەت بە فرۆشتنی چەک ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ یاسای چەک ژمارە 16 ساڵی 1993 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە لە مادە 4 هاوردەکردنی چەک بە هەموو شێوەیە قەدەغەیە. بەڵام ئێمە ئەگەر بینە سەر واقعەکە ئێمە لە ساڵی 1991 کە ئەو بڵین سەر هەڵدانە پێرۆزە ڕوویدا و حکوومەتی عێراق ڕژێمی پێشووی عێراق ڕاماڵدرا لە هەرێمی کوردستان کوردستان بە حکومێکی واقع بوو بە هەرێمێکی سەربەخۆ. ئێمە دەوروبەرمان هەمووی دوژمن بوو و زایدەن حکوومەتی عێراقیش کە دژایەتی ئەم هەرێمەی دەکرد ئێمە دەوڵەت نەبووین کە بە وەکو هەموو دەوڵەتێک چەک استیراد بکەین بە شێوەیەکی ڕسم بە فەرمی بکڕن. بەڵێ بۆیە ئێمە وەکو حکوومەت وەکو هێزە ئەمنیەکە ناچار بووین کە پەنا بۆ هەندێک کەس ببین چەکی لێ بکڕێن. زۆر جار چەکمان لە هەندێک قاچاقچێک گەڕۆکە ناو حکوومەتی عێراق بوون کڕیمانە بۆی دیفاعی لە خۆمان پێ بکەین. کەواتە پێتان ئاساییە بوونی بۆ ئەو مەرحەلەیە بەڵێ مەرحەلەیە دوایە ئەو هات کە شەڕی دژی داعش. شەڕی دژی داعش ئێمە لە ساڵی 2023ەوە جگەل لە چەند پێداویستێکی بەسیط نەبێت کە حکوومەتی عێراق بۆ هێزەکانی ناوخۆی دابین کرد نزیکی 10 ساڵە فیشەکێکی بە هەرێمی کوردستان نایەوە کە دیفاعی لە خۆی پێ بکە. ئێمە ناچار بووین لە شەڕی داعش پەنا ببین بۆ کڕینی چەک بڵین لە سەرچاوی تر جگەل لەو لە بڵێمە دەوڵەت نەبووین چەک ئیستیراد بکەین. ئێستاش ئێمە بمانەوێت هەیە هێزە فەرمیەکانی هەرێمی کوردستان وەکو هێزەکانی وەزارەتی ناوخۆ پڕچەک بکەین ئەگەر مەداوای چەک بکەین ئیندیوزەری هێنانی چەکەکە دەبێت لەلایەن حکوومەتی عێراق واژووی لەسەر بکرێت بە زۆرجار تووشی عەرقەلە دەبێت. ئەگەر بوونی بازاری چەک فرۆشتن لە ڕابردوودا پێویست بێ بەڵام بۆ قۆناغی ئێستا پلانتان هەیە بمینە یاخود نەمینە؟ ئێمە تا ئەم لەحظەیە هاوردەکردنی چەک لە ڕێگای حکوومەتی مەرکەزی عێراق ئێمە ئێستا بۆ نمونە داوای کۆمەڵێک چەکمان کردووە بۆ هێزەکانی ناوخۆ بۆ پۆلیس داوامان کردووە نزیکەی 8 یان 9 مانگە لە پرۆسێسدایە لە بەغدای هێشتا واژووی لەسەر نەکراوە عەرقەلەیەتی یەکەوێت بۆیە هەندێک جار ئێمە پەنا بۆ بازارە دەبین بۆ پڕچەکردنی هێزەکانمان بەڵام ئەوە نابێتە پاسارێک بۆ ئەوەی کە ئەم بابەتە بەردەوام بێت. سەبارەت بە چەکەکان یعنی ئەو چەکانە لە چێوە سەرچاوی زۆرە چەند زۆربەی هەندێک لەو چەکانە لە خوارەوە دێن خوارەوەی عێراق بەڵێ ئێمە بۆ نمونە مەسەڵەن کارمەندێکی پۆلیسە دەمانچەکەی دەفرۆشێت یان کلاشکۆفەکەی دەفرۆشێت دێتە ناو بازارەوە ژێدەرەکانی زۆربەی ئەوەن لەبەر ئەوەی لاوتە دراوسەکان هێنانی چەک زەحمەتە بەرەوەی کۆنتڕۆڵ کراوە بەڵام زۆربەی لەو شوێنانە دێن لە حدودەکان هاوردنی چەک بە شێوەیەکی ڕسمی بەبێ ئەندیوزەر بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە و ئەو وڵاتی کە تۆ چەکەکەی بەڵام بە شێوەی قاچاق هەیە بەڵێ ئەو وڵاتی کە تۆ چەکەکەی لێ دەکڕیت
دەبێت پژڕاز بێتەوە مستەخدمی نهایی بە کاربەری کۆتایی ئەم چەکە کێیە لەبەرەوە ئێستا شەڕی دژی تیرۆر هەیە زۆر کێشەیە کە لایەنێکی فەرمی نەبێت یان هێزێکی ئەمنی باوەڕپێکراو نەبێت ئەو کۆمپانیات چەکی پێ نافرۆشێت. سەبارەت بە فڕۆکەخانەکە یعنی ئێمە گفتوگۆمان لەگەڵ بەشێک لە ئەوانەی مامەڵی بە چەکدا دەکەن و بەشێکیش لەوانەی بەرپرسن لە هەرێمی کوردستان دەڵێن هێنانی چەک لە دەرەوەی وڵات تەنانەت دەڕێی فڕۆکەخانەکانیش دەکرێت. کارێکی زۆر ئاسایە بە کارگۆ دێت هەر شحنەیەکی چەک ئەندیوزەری بۆ دروست دەکرێت ئەو ئەندیوزەرە بۆ نمونە مەساگە پێویستمان بە چەک هەبێت بۆ هێزە ناوخۆکانی خۆمان ئێمە ئەندیوزەری بۆ دروست دەکەین ڕەوانەی وەزارەتی ناوخۆی بەغدای دەکەین وەزارەتی ناوخۆی بەغدا ڕەوانەی بەڵام بە پێی زانیاری من ئەو چەکانەی کە باسی لەوە دەکەم لە بازاری ڕەش دەفرۆشێتەوە بە نرخێکی یەکجار بەرز. ئەو من زانیاریم لەسەر ئەوە نیە من باسی پرۆسە یاساکەت بۆکەم کە واژووی لەسەر دەکرێت ئەندیوزەرەکە لایەن سەرۆکی بڵین ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەوانەی ئەو کۆمپانیا دەکرێت کە ئەو چەکەی هەیە و شحن دەکرێت بە ڕسمی و بە وڵاتی سێمیش دادە یان بەڕاستەوە خۆ دێت و لە مەتار سیلام دەکرێت. هیچ شەحنێک دێ بەبێ پرسی وەزارەتی ناوخۆ لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان وەزارەت نەخێر ئەگەر بکرێت دەچێتە چوارچەوەی نایەسای طبعا نەگونا وەزارەتی ناوخۆی هەرێم بەبێ ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ناکرێت چەک بهێنێت لە ڕاستەوە ئەگەر هاتبێت کەمە ڕێگەی پێ نادەن. ئەو دەوڵەتەی کە بۆ نمونە ئەکتۆ بتێ لە ئیتالیا چەک بکڕیت ئەو دەوڵەتێک کە چەکەکەی لێبار دەکەی لە کارگۆکەی پێویستە مەشاهدی مستەخدمی نهایی کۆتایی بە کاربەری پێپشان بدەیت و ئەگەر بە دەوڵەتێکی سێمیش هەبێت پێویستە ئەو شەهادەیە هەبێت ئەگەر بەڕاستەوە خۆش بێت پێویستە ئەو شەحنێ لە بەغا دابنرێت اینجا بێتە ئێرە یان جاری وایە ڕاستە خۆ دێت لەبەر ئەوەی شەهادەی مستەخدمی نهایی لەگەڵ. ئەگەر زانیاری ئەوەتان دەست بکەوێت ئێوە لێ پرسیینەوە لە کەیسەکە دەکەن. باشە سەبارەت بە پاکردنەوەی هەموو ماڵەکان لە چەک پرۆژەیەکی وا لە بەردەستی حکوومەتەیە یاخود بەنیازنی بەڕاستی ئەگەر بڕاو بۆ چوونی من یعنی و بەڕێوەبەری گشتی دیوانی ناوخۆ وەزارەتی ناوخۆ بڕای خۆم شخصی کەوەکە وەزارەتی ناوخۆ پێویستە ئەم بابەتە ڕێک بخرێت لەبەر ئەوەی ئێمە ئەگەر بینە سەر ئەوە هەرێمی کوردستان هەرێمێکی زۆر پڕ ئەمن و ئاسایشە کێشەیەکی بەو شێوەیتیان ئەگەر بین بەراورد دیکەین لە یەکێک لە بڵین ئەو توێژی ناوکراوە شاری هەولێر پێنجەمین ئارامترین شارە لە جیهانە بۆیە هەڵگرتنی چەک تەنها بۆ کەسانی کە پێویستیان بێجگە لە خەڵکی سڤیل تەقەکردن قەدەغەیە ئەمە دروشم و نووسراوی چەکفرۆشانە لە یەکێک لە بازارەکانی چەکفرۆشتن لە هەرێمی کوردستانە کە ئەوانیش دەخوازن چەکەکان بێدەنگ بکرێن و تاوانیش لە کوردستان دووبارە نەبێتەوە لەگەڵ ئەوەشدا بەهۆی تێوەگلانی بەشێکی زۆر لە کاری بە قاچاقکردنی چەک و تەقەمەنی و کڕین و فرۆشتنی لەملاو لەولاو هاتنی بۆ هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانەوەش بۆ بازارەکانی دیکەی شارەکان ئەمە پێویستی بە هەوڵێکی زۆری حکوومەت و تەنانەت پەرلەمانی کوردستانە بۆ ئەوەی پرۆژە یاساکی تازە هەموار بکرێتەوە و چی دیکە ڕێگە نەدرێتەوەی هەر کەسێک بە ئازادانە چەک بکڕێ و چەکیش بفرۆشێت تا باسێکی دیکە و دیدارێکی دیکە بەخواتان دەست بێت.